وەکو دەزانن دوێنێ کۆتاڕۆژی تۆماری لیستی هاوپەیمانێتی و حەزاب و مڕەشەحینەکان بوو. وە خۆتان دەزانن ژمارەی گشتی ئەو حزبانەی کە تۆمار کراون لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 267 حزبمان هەیە کە ناوی خۆیان تۆمار کردیە و هەروەها لە هەولێر 46 کورسی لە هەرێم بەگشتی 46 کورسیمان هەیە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە داوەش بووە بەسەر سێ پارێزگا ئەوانەی کە تۆمار کراون بەگشتی لە هەرێمی کوردستان لەلایەن ئۆفیسەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان. هەولێر عەدەدی ژمارەی پاڵێوراوانی سەربەخۆ 8 پاڵێوراو خۆی تۆمار کردووە لە هەولێر و عەدەدی مرەشەحی حیزبەکان 33 مرەشەح خۆیان تۆمار کردووە. عەدەدی مرەشەحی تەحالوفات هاوپەیمانیەتی 12 مرەشەحیان تۆمار کردووە. برایانی مەسیحی 10 مرەشەحیان تۆمار کردووە بۆ ئەم هەڵبژاردنە. کۆی گشتی 53 پاڵێوراومان هەیە بربژێرمان هەیە لە پارێزگای هەولێر. لە پارێزگای دهۆک ژمارەی پاڵێوراوانی سەربەخۆ 8 پاڵێوراو خۆیان تۆمار کردووە و ژمارەی پاڵێوراوانی حیزبەکان 18 پاڵێوراون و ژمارەی پاڵێوراوی تەحالوفەکان هاوپەیمانێتی 2 پاڵێوراوە و برایانی مەسیحیشمان 2 پاڵێوراویان هەیە. کۆی گشتی لە شاری دهۆک لە پارێزگای دهۆک 28 پاڵێوراو خۆی تۆمار کردووە. بەنسبەت پارێزگای سلێمانی ئەوانەی کە مرەشەحی فەرد خۆی تۆمار کردووە پاڵێوراوی سەربەخۆ 17 پاڵێوراوی سەربەخۆ خۆی تۆمار کردووە و پاڵێوراوی حزبیش 33 پاڵێوراو خۆی تۆمار کردووە و هەروەها مرەشەحی تەحالوف یعنی پاڵێوراوی هاوپەیمانان 15 مرەشەح خۆی تۆمار کردووە بە خۆی گشتی دەکاتە 65 مرەشەح لە پارێزگای سلێمانی. خۆتان دەزانن دوێنێ کۆتاڕۆژی تۆماری بایۆمەتریش بوو. ڕێژەکە لە هەرێمی کوردستان بەگشتی گەیشتۆتە 169 لە پارێزگای هەولێر گەیشتۆتە 164 و لە پارێزگای سلێمانی گەیشتۆتە 170 و لە پارێزگای دۆچ گەیشتە 174 و دوێنێش دواوادە بوو هیچ بڕیارێکی درێژکردنەوە